لله من أسمائه 99 من بعدها يتلون جزاء محصيها دخول الجنة كما رواه في صحيح السنة. بسم الله، الحمد لله، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. یەکێکی تر لە ناوە جوانەکانی خوای پەروەردیگارمان ناوی بەرز و پیرۆزی العەظیمە. العەظیم بەواتای ئەو زاتەی کە هەرچی گەورەیە هەرچی بەرزیە ئێویە سبحانه وتعالى و هەموو بەرزی و گەورەیەک تایبەتە بە ئەو سبحانه وتعالى. لەبەرەوەی خودای گەورە ئاسمان و زەوی هەمووی ئەو دروستی کردیە و هەمووی بەدەسەڵات و هێزی وی بەڕێوە دەچی. وەکو دەفەرموێ وسع كرسيه السماوات والأرض. كرسي خداي گەورە کەوا مەخلوقەکە و لایەقە بە خدای گەورە هەر خدا بەخۆی چۆنیەتەکەی دەزانیتن. ئەو کورسیە دەفەرموێ هەموو ئاسمانەکان و زەوی دەگریتە خۆ. ئەو کورسیە هەموو ئاسمانەکان و زەوی دەگریتە خۆ. کورسیش وەکو لە حەدیثی صحیحی پێغەمبەر هاتی عليه الصلاة والسلام دەفەرمووی کورسی لە چاو عەرش وەکو حەڵقەیەکە کە فڕێ بدەیە سەحرایەک فڕێ بدەیە دەشتێک. ئەو حەڵقەیە لە چاو ئەو بیابانەی ئەو دەشتەی چەندە ئەو کورسیەش لە چاو عەرش ئەوەندەیە. عەرش ئەوەندە گەورەترە لە کورسی. ئەو جا ئەو کورسیەش هەموو ئاسمانەکان و زەوی گرتیتە خۆ. ئەو ئاسمانە فراوانانە کە بە ملیۆنەها ئەستێرە مەجەڕا لە ناویدایە کە زانست ئێستا مرۆڤ بە تلسکۆپ تەماشای ئاسمان دەکا و چاودێری دەکا دەبینی وەکو زانایان دەڵێن تا 14 ملیار ساڵ ئەستێرە هەیە لێمان دوورە هەمووی پڕە لە ئەستێرە. ئەوەندەی کە زانستی ئینسان و چاوی ئینسان بەهۆی تلسکۆپەکانەوە پێی گەیشتیە. 14 ملیار ساڵی ڕووناچی لە یەک چرکە 300,000 کیلومتر دەبڕیتن. لە ماوەی 8 دقەی لەسەر زەوی ڕووناچی دەگاتە سەر خۆر. نەک بە دەقا نەک بە ڕۆژ ئەو ڕووناچیە بڕوە بەڵکو بە ساڵ بڕوە بەڵکو بە ملیۆن ساڵ بڕوە بەڵکو بە ملیار ساڵ بڕوە 14 ملیار ساڵ هەتا ئێستا ئەو کەونەی ئەو ئاسمانەی لە ئێمەی ئینسان دیارە. ساڵێکی تر دوو ساڵی تر زانست پێشکەوتوتر دەبی و تلسکۆبی پێشکەوتوتر دەبینەوە هێشتا هەر بەردەوامە. ئەو کورسیە هەموو ئاسمانەکانی گرتیتە خۆ. بزانە ئەو خوایە عەظیمە چ مەخلوقەکی عەظیمی دروست کردیە. ئەو مەخلوقاتەی هەمووی دەلالەتە پیشاندەری عەظەمەتی خۆیتی. لۆ ئەوەیە ناوی العەظیمی بە ئێمە بناسێنی کاتێک تەماشای چیایەک دەکەین کاتێک تەماشای ئەو ئەستێرانە دەکەین تەماشای ئەو کەونە فراوان و عەظیمە دەکەین خوای العەظیم دەیەوێ خۆمان پێ بناسێنیتن. وسع كرسيه السماوات والأرض ولا يؤوده حفظهما. پاراستن بەڕێوەبردنی ئەو کەون و کائیناتەش هیچ زەحمەتیەک هیچ قورسیەک هیچ ماندووبوونەکی لە بۆ خودای سبحانه وتعالى تێدا نییە. لۆ لەبەرەوەی وهو العلي العظيم. ئەو خوایە بەرزە هیچ صفاتێکی نەقسی نییە لە ماندیبوون و زەحمەتی کە تووشی ئێمەی ئینسان دێ. و العەظیمیشە زۆر گەورەیە هەرچی عەظەمەتە ئیویە. لۆیە دەبی ئینسان عەظەمەت تەنها لە بۆ ئەو خودایە العەظیمەی بڕیار بداتن. تەنها ئەوی بە گەورە بگریتن. هیچ ستەمکارێک هیچ ملهوڕێک هیچ دەسەڵاتدارە کە دەسەڵاتێکی کاتی دنیای لەدەستە نەچی شوێنی وی بکەوی و ئەمری وی جێبەجێ بکا و پشت لە ئەمری خوای گەورە بکە. ئەوە چ دەسەڵاتێکی هەیە لە چاو ئەو خودایە العەظیمەی کە ئەتوو لەوی بترسەی لە خوای گەورە نەترسەی کە ئەتوو حیساب لە بۆ ستەمکارەکی بکەی شوێنی وی بکەوی شوێن خوای گەورە نەکەوی کە ئەتوو حیساب لە بۆ ئینسانێکی بێهێز بکەی ئەمری وی جێبەجێ بکەی ئەمری خوای گەورە جێبەجێ نەکەی. لۆیە خوای گەورە ڕازی نابی هیچ کەس لە مقابل خوای گەورە و لە بەرامبەر خوای گەورە خۆی بە العەظیم دابنێ. وەکو دەفەرموێ لە حەدیثی پێغەمبەر هاتیە صلی الله عليه وسلم کە دەفەرموێ الكبرياء ردائي والعظمة إزاري. گەورەیی و عەظەمەت تایبەتە بە من خوای گەورە دەفەرموێ فمن نازعني في شيء منهما قذفته في النار. هەر کەسی لە بەرامبەر ئەو دوو صیفەتەی بربەرەکانەی من بکا و لە بەرامبەرە من ڕابوەستی و خۆی بە عەظیم و گەورە دابنێتن ئەوە تێی هەڵدەدەمە ناو ئاگر و هیچ گوێشی پێنادەم و لای من سەنجی نییە ئەو کەسە هەر چێبیتن چونکە خودای گەورە سبحانه وتعالى هەر بەخۆی العەظیمە و پێویستی بە غەیری خۆی و بە هیچ کەسی دیکە نییە. وصلى الله على نبينا محمد
وعلى آله وصحبه وسلم. لله من أسمائه 99 من بعدها يتلون، جزاء محصيها دخول الجنة كما رواه في صحيح السنة.